بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی دوایین پێشهاتەکانی جەنگی ئێران ئیسرائیل ئەمریکا بەکوێ دەگات؟ ئایا جەنگەکە لە کۆتاییەوە نزیکە یان لە گەڕێکی تری توند لە نێوان ئێران و ناوچەکە، ئێران و ئیسرائیل، ئێران و ئەمریکا و بە پێچەوانەشەوە گفتوگۆی ئەم پرس و باس و بابەتە دەکەین. تەواوی بۆدەکانی جەنگەکە خوێندنەوەی بۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک فەریدە سەسەر، سیاسەتمەدار، شۆڤەکاری سیاسی. کاک فەرید سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو، زۆر بەخێر بێ. کاک فەرید، هەر لە بەرنامەکانی ڕابردووشدا زۆر جار گفتوگۆمان لەسەرم پرس و باس بابەتە کردووە، ینی تۆ جەختە لەوە کردووە تۆ کە ئێرانەوە باسانی ناڕوخێ. زۆر جار من ناخەشەوەم کردووە، ینی ئایا ئەم نیزامە دەتوانێت ئەوەندە بەرگە بگرێ و بەو شێوازە، بەڵام ئەو بینیمان زیاتر لە 22 ڕۆژ 23 ڕۆژە بەرگەی گرتووەوە بۆ 24 ڕۆژە چێت جەنگەکە. ئەنی ماوەتەوە ڕوانینە چییە بۆ ئەو چەند ڕۆژەی لە ئەرزی واقعدا ڕوویداوە ڕۆژانی جەنگەکە؟ یعنی چیمان پێ دەڵێ؟ خوێندنەوەی تۆ چییە بۆی؟ من بەو جۆرە سەیریەکەم کە ئەم شەڕە زۆر درێژە ناچێشێت. درێژە ناچێشێت و هەمیشە کاتێک کە باس لە ڕوخاندنی ڕژێمەکەیت ئەبێت بچیت هێرشی زەمینی دەست پێ بکەیت. یان هیچ ڕژێمێک نییە بە هێرشی ئاسمانی بڕوخێت. ڕەنگە هێرشی ئاسمانی ڕێخۆشکەر بێت، بەڵام لە کۆتاییدا هەرە بێت هێزی زەمینی بچێت. یان تۆ حساب کە عێراق لە 2023 بە 21 ڕۆژ ڕوخا بە هێرشێکی زەمینی ڕوخا کە نزیکەی 40 دەوڵەت بەشداریان تیا کردبوو و هەر بە سەرکردایەتی ئەمریکا و بریتانیا بوو و هەروەها عێراقێکی گەمارۆدراو لە ئارادا بوو و زۆر لاوازیش بوو بە بەراورد لەگەڵ دەوروبەری خۆی. ئەنجا ئەمریکیەکان هێزێکی زۆریان ویست. ئەمە یەک. دومیشیان تۆ کە بەراوردی ژمارەی دانیشتوانی ئێران و عێراقەکەیت، ئێران 5,000-6,000 بەقەت عێراق گەورەترە. لە ڕووبەری ئێران 3 تا 4 تا 5 گەورەتر لەوەی لەبەرەوە هێرشی زەمینی بۆ وڵاتێکی وەکو ئێران کە پێش هەموو شتێک هێزێکی زەمینی هەیە، ئەو پێڵنە سوپای پاسداران، کە خۆی لە ئەسڵە بۆ ئەم شەڕانە کراوە، نەک بۆ شەڕی زەمینی. ینی بەڵێ هەر لە ئەسڵا بۆ ئەوە کراوە. هەرچەند ئێستامان تا ئەندازەیەکی زۆر هێزی ئاسمانیشیان هەیە. لەبەرەوە بە دڵنیایەوە یعنی ئەگەر هێرشێک بێت، من پێم وایە ڕەنگە 5 ملیۆن یا زیاتر سەربازی بێت و ئەمەش بە ئەمریکا کۆناکرێتەوە. ئەمە یەک. دووەمیشیان ناوەڕۆکی ئەم شەڕە زۆر پەیوەندی بە ئێرانەوە نییە. ئەمە شەڕە لە نێوان ئەمریکا و چین. ئەگەر ئەمریکا بتوانێت ئێران بگرێت و ڕژێمەکەی بڕوخێنێت و ڕژێمێکی سەر بە ئەمریکا و بە ڕۆژئاوا بێنێتە سەرکار، ئەو نەوتەی ئێران نافرۆشرێ بە چین و ئێران یەک گەورەترین فرۆشیاری نەوتە بە چین. لەبەرەوە ئەمە یعنی مەسەلەکە بۆ جۆرە ئەوەن هەم وڵاتێک ڕژێمێک ئەڕوخێنن کە دژی ئەوانە، هەم نەوت لە چین. باشە، یانە پێ بڵێ ئەمانجە استراتیژیەکە چینە، نەک خودی ئێران خۆی، بەڵام ئێران خۆی یەکێکە لە کۆڵەکەەکانی ئەو بەهێزبوونەی چین. لەبەرەوەی نەوتی ڕێژی لە 12 نەوتەکەی چین لە ئێرانەوە دەڕوات. بەپێی دوایین داتا دەڵێ چین پێویستی بە 11 ملیۆن بەرمیل نەوتی ڕۆژانەیە. لەم 11 ملیۆن بەرمیلە 1.5 ملیۆن لە ئێرانەوە بۆی دەڕوا بەو نرخە پاڵپشتی کراوە. بەرحەڵ دەمێ بەر لەوەی باز لەوە بکەین، لەسەر ئەو قسانت کەمێک گفتوگۆ بکەین کە باز لەوە دەکەی دەڵێ جەنگەکە پێویستی بەوەی سەرباز داوەزێ. ئایا ئەمریکا هەڵی وا دووبارە دەکاتەوەی لە عێراق کردیەوەی لە ئەفغانستان کردی؟ ئەمە ئەوەستێتە سەر ترامپ. خۆی شەڕەکە کە کردوێ ئەوەی کە کردوێتی هەر ترامپ، هەر خۆی شەڕەکە هەڵەیە چەوتە. یعنی ئەو حسابی شەڕە هەڵەیە؟ بەڵێ بەنسبەت بەرژەوندیەکانی ئەمریکا لە بەرژەوندیەکانی ئەمریکانی ئەگەر ئەو بتوانێت وەکو ئەوەی چۆن لە سەردەمی ڕژێمی عێراق توانی بەو ئاسانیە عێراق بگرێت، ئەوە کێشەیەک نییە. یعنی ئەمە مجازەفە نییە. بەڵام ئێستا ئەمە مجازەفەیە.
پێش هەموو شتێک من پێم وایە یان تۆ ئەبێت ئەگەر بەراوردی کە لەگەڵەوەی عێراق گەلی عێراق شەڕی نەکرد ئەیویست ئەم ڕژێمە بڕوخێ بەڵام ئێران وانە ئێرانی شەڕ دەکا بۆ نیزامەکە هەیە هەمووشەکانە دەوەشێنن پێ دوای ئەمە گەلی ئێرانی بن یان سوپای پازارانە خۆیمە بینیمان فیدایەکانی سەدامیش لە مەتاری بەغدا شەڕێکی زۆر زۆر سەیریان کردیانی عجیب بوو بە نسبەت ئەمریکاکانی باس لەوە ئەکەم یعنی ڕژێمی ئێران چونکە لەسەر بنەمایەکی ئاینی دامەزراوە لەبەرەوە خەڵکی شێ زۆر پژگیری ڕژەمەکە ئاکات دوژمنی هەیە ئۆپۆزیسیۆنی هەیە بەڵام من بۆ سونم ئەوەیە کە ئێرانیەکان لەو ڕوانگەیەوە سەیری مەسەلەکە ناکەن کە ئەمە ڕژێمێکە و ئەڕوخێ بەو شێوەیە سەریەکەن کە ئەمە وڵاتێکی بیانیە وڵاتەکەی ئەوان ئەوێت داگیر بکات و وێرانی بکات و ئەوان ببن بە داگیرکراو بۆ جۆرە سەیریەکەن یعنی ئەو تێڕوانینە ئاینیە ڕەنگە لە ناو شیعەکانە باڵاترە و بەرزتریش بە بەراورد لەگەڵ سوننەکانە ئەمە نکوڵی لەوە ناکات کە خەڵک لە ئێران لەم ڕژێمە بێزارە و هەموو ئێمەش هەندێک ڕەخنەمان هەیە لە ئێران بەڵام ئەمە دەری نابڕین بەو شێوێت چکەمە مەسەلەیەکی ناو خۆیان چۆن مەهەوڵ لە دوایین خۆپشاندانیانە کە لەم ڕۆژانەی ڕابردوو کرا هەنی نەمان بینی سەرکردەی کە ریفۆرم خواست بەشدار بێت لەم خۆپشاندانانەیە ئەگەر مەسەلەکە مانەوەی ئێرانە داگیرکردنی ئێرانە خۆ تۆ لەو کاتەیەتر وەکو دەڵی ڕەخنەکانە دەنیتە لاوە لە پێناوی وڵاتەکە ئەمە زۆر زار بینیمانە لەم کوردستانی خۆمانە کە شەڕی داژاتۆتە پێشەوە هەموو ڕەخنەکانمان وەلا ناوە و هەموو یەکدەنگ وەستاوینەتەوە بۆ نمونە تەنان خەڵک ڕەخنەی لێکێتی پارتیش نەگرت بۆ توێتی شەڕە هەڵێگرین بۆ کاتێتر بەزی ئێستا ینی بۆ ناو ڕۆژە بینیمان ریفۆرم خوازەکان بەشداریان نەکرد ژمارێکی زۆر کەمی خەڵک بەشداری کردووە بەڵام ئەمە هەلوێستێکی سەلبیە بەڵام لە هەمان کاتیشە لە خزمەتی ئەمریکادا نییە یعنی ئەوان بایکۆتیان کردووە وازیان لە مەسەلەکە هێناوە یعنی خۆ ئەم دوو تیارە لە ناو ئێرانە دەمێکە هەیە تیاری ئیسلاحی و تیاری ریفۆر تونڕەوەکە یعنی ئەو لە سەرەتای لە سەردەمی ئیمام خومینیشە هەر ئەمە هەبوو و هەمیشە ریفۆرم خواستەکان پێم وایە دەرفەتی کەمیان درابوویە و ئەمان ئەگەر بهات نایەتە سەرکار دەرفەتێکی باشتر ئاهات بۆ ئێرانیەکان کە بتوانێت کێشەکانی خۆیان لەگەڵ چەند وڵاتێکە چارەسەر بکەن لەوانەیە لەگەڵ ئەمریکا خۆی و ئەمەشیان تاقی کردەوە لە سەردەمی خاتەمی ئێران زۆر گەشەی کرد و توانی بەشێک لە پەیوەندیەکانی چارەسەر بکات بەڵام مەسەلەکە ئێستا مەسەلەی ریفۆرمخواز و تونندڕە نییە مەسەلەکە مەسەلەی ڕێکتەرە ئەتۆمیەکەیە یان ریفۆرم خوازەکان بیریان لەوە نەکردبوو کە ئێرانێکی ئەتۆمی دروست بکەن حەزیان نەکرد ئەوانیش بەڵام دەست پێشخەریەکە لەلایەن ئەوانەوە نەبوو دەستخەریەکە لایەن تونندڕەوەکانەوە بوو باش بەڵام کاک فەرید مەسەلەیە تۆم ینی یۆرانیۆم و پیتاندنی یۆرانیۆم مێژوێکی زۆر دێرینی هەیە لە ئێراندا ئەمە دەزانین خۆشت زۆر جا قسە لەسەر کردووە ینی بۆ هێشتا شانە ڕووخاو لە 75 ئێران بەنیازیەوەیە کە یۆرانیۆم بەدەست پێێنێ لە 58ەوە بیری لەمە کردوێتەوە لە سەردەمی مۆسەدەقوانەوە بیری لەوە کردوێتەوە بەڵام دواتر لە 75 جارێکی تر دێتەوە بەرباس ئەنج دوای لە ساڵی 91 و ئەوانەوە دیسانەوە بە گڕۆتینێکی نوێەوە کەمێ قسەباسی لەبارەکرێ بەڵام بەو کاتە بۆچی بۆ ئەمریکا کێشە نەبوو لەبەرەوەی هێشتا کۆماری ئیسلامی ئێران ینی جارێک لەوەی دۆستایەتی لەگەڵ ئەمریکایە بە و دژمنایەتی ئێستای نەبوو ئەو ڕێکتەرە ئەتۆمی کە ئێستا ئێران هەیەی خۆی ئەمریکیە لە سەردەمی شایە شا لەگەڵ ئەمریکیەکان ڕێککەوت کە پرۆژەیەکی ئەتۆمی هەبێت ئەوان هاتن خۆیان بۆیان دروست کرد یعنی ئەوان دژی ئەوە نەبوون کە ئێران بەرەو ئەتۆم بچێت بەڵام ئەوان دژی ئەوەن کە ڕژێمێکی ئیسلامی بەرەو ئەتۆم بچێت ئەجینا خۆشە ئەمە هیچ شایە بە بنیرەت ماوەتەوە بۆ ئەوان پەرەیان پێدا و توانیان تا ڕادەی پیتاندنیش بیبن بە هاوکاری هەندێک وڵاتی وەکو رووسیا وەکو چین و خۆشیان هەندی عقلی ئەتۆمیان هەیە کە شارەزایی باشیان هەیە لەم بارەیەوە و بەهۆی ئەمەشەوە ژمارەیەکیان لە دەرەوەی ئێران و هەندێک چەند لەناو ئێرانیش تیرۆر کراون ڕاستە بەشێک لە زاناتۆمیەکانیان تیرۆر کراون باشە کاک فەرید پێ دوایە دەرفەتێک مابێتەوە بۆی کە ئێران تەنها بەدەستبەرداربوونی لە با بڵێن بەرنامە ئەتۆمیەکەی
بمێنێتەوەکو نیزامەکە یان ئێستای تر خۆناکێک کە ئەوەی ئیسرائیل بانگەشەی بۆ دەکات دەڵێ ئەمە مەترسیدارە بێ لە ناوی بەرین چەکە بالیستیەکانی موشەکەکانی ینی هەرمانەوەی نیزامەکە بۆ خۆی بەم شێوازە مەترسیدارە. بڵێ خۆی ئەمە ئەبێت جارێواز لە ئێران بێنین هاوپەیمانیەکەی دژی ئێران لێک بینەوە. هاوپەیمانەکە بریتە لە ئەمریکا و لە ئیسرائیل و هەردووچیان ئێستا لەم قۆناغەدا نەک لە قۆناغی یەکەمە لەم قۆناغەدا دوو تێڕوانینی جیاوازیان هەیە. ترامپ ئەوێت کۆتایی بە شەڕەکە بێنێت فشارێکی زۆری لە ناوخۆی ئەمریکا لەسرە و خۆشی لە ناخی خۆیدا لە دەرونی خۆیدا هەستەکات لەوە زیاتری هیچی پێ ناکرێت. و ئەوەشی باس کردووە هەندێک جار کە ئەتوانن ینی کۆتایی بەم شەڕە بێنن بە هەندێک بە سەرکەوتنیەکی تر. تیمەکەی بەرنمەیەکی 6 خاڵیان بۆ داناوە ڕانەگەیەنراوە هێشتا بەڵام یەکێ لە بابەتەکان کۆتایی هێنانە بە شەڕ یان ئەمە ئیسرائیلیەکان بە پێچەوانەوە ئەڵێن ئێمە ئەبێت ئەم شەڕەمان پێکەوە دەست پێ کردووە و ئەبێت پێکەوە ڕژێم بۆ ڕوخێنین کە ترامپ تێڕوانینی جیاوازی هەبێت منەوەیە زۆر دڵنیانیە لەوەی کە ئەتوانێن ڕژێمی ئێران بڕوخێنن. هەڵسەنگاندنی عسکەریەکانی ئەمریکا خۆیان ئەڵێن ئەمە مجازەفەیەکی زۆر گەورەیە نابێت بەراورد بکرێت بە عێراق بە 21 ڕۆژ ڕژێم بڕوخێت ئەمە لە عێراق ئەوە ڕوئەدات لە ئێران ئەمە ڕوونادات و ئێمە ئەو باس لەوە ئەکەن کە سەربازێکی زۆر ئەبێت بچێت بۆ ئەوێ و شەڕەکە درێژە ئەچێشێت و ڕەنگە ئێمە تێوە بگلین مانایمە وەکو ڤێتنام خۆ ئەوان چون ڤێتنام بگرن ڕژێمی دوور و ڤێتنام هەبوو ڕژێمێک بپارێزن و ئەوەی تریشان کە کۆمۆنیست بوو دەری پەڕێنن دواتر تێوەگلان نزیکەی 10 ساڵ شەڕیان کرد. ئێمە نامانەوێت ڤێتنامێشتر دروست بکرێت. ئێستا تیمەکەی بەرنمەیەکدا ئەنێت من تێڕوانینی من ئەوەیە کە ترامپ بێ ئومێد بووە لە ڕوخاندنی ڕژێم لەو بەدەستێنانی سەرکەوتن لەبەرەوە هەندێک لەو دۆستانەی خۆی پێشنیاریان کردووە بچێت کۆتایی بە شەڕەکە بێنێت بە گورزێکی زۆر کاریگەر بۆ نمونە ڕەنگە تاران وێران کات ڕەنگە 200 فڕۆکە بە تەواوەتی بچن لە شوێنەکان بن داما زۆربەی زۆری مەدەنی ئەبێت ئەو شوێنانە ڕەنگە لە عسکەریش بدەن بەڵام ئەوان مەبەستیان وێرانکردنە ئەنجە پاش ئەوە ئەم دێت بەیاننامەی کۆتایی شەڕ و ڕاگەیاندنی سەرکەوتن بەدەست دێنێت ئەنجە باسەکات ئێمە دەمان وێرە ئەو شوێنەمان وێران کردووە ئێرانمان بچوو کردوتەوە لاوازمان کردووە و شەڕەکە بەو جۆرە کۆتایی دێت ئەمە یەکێکە لەو سیناریۆیانە کە ڕێیتی ئەچێت ئەمەی کە تۆ باستەکەی بەڵە بالفعل باز دەکرێت بەڵام یەکشت هەیە هەندێکی جەڵەن تەنها مانەوەی نیزامەکە لاواز بێ پەڕ و باڵیش کرابێت تەنها مانەوەی نیزامەکە سەرکەوتنی نیزامەکەیە. ترامپ ئایا ئەم مجازەفەیە بە ئەم ناوناوبانگی خۆی واکە کە هەموو جارەڵێ من سەرکەوتوم من قەرارە دەم من واکەم ئەم بەیاننامەی سەرکەوتن ڕائگەیەنێت بەڕەسمی ئەمریکا سەرکەوتووە چی بۆ ناگەر نیزامەکە بمێنێتەوە سەرکەوتن لە سنووردارکردنی پرۆژە ئەتۆمیەکە لە لاوازکردنی ئێران ئەتوانێت لەم شتانە بە سەرکەوتنی حساب بکات یعنی ئەوەتوانێت زۆر شت بکاتە سەرکەوتن بە نسبەت خۆی یعنی بەدڵنیایەوە ئێرانی پاش ئەم شەڕە تا چەند ساڵێک هەر خەریکی چارەسەرکردنی زامەکانی خۆی ئەبێت و کێشەکانی خۆی ئەبێت بەڵام خۆم ئێرانە لانیکەم بەرناماتۆمێکی جارێ نازانین هیچ دەستکارێکی نەکراوە موشەکە بالیستەکانی ماوە ئەگەر چیژمارەیان کەمی کردووە بەڵام هێشتا ماوێتی وە نییە مەترسیە لەسەر دەرودراوسەکانی وڵاتەکانی دەرودراوسێ یانیوەتا مەترسیە لەسەریان و ئەمشەو نازانین چی ڕوەدا سبەینێ دوایە و هەڕەشانەی دۆناڵد ترەمپ هەمومانەوە ناکە ینی ئێران لە جاران زیاتر ئێرانێکی بریندار لێرانە بمێنێتەوە نا من بە پێچانەوە ئەبینم چونکە وڵاتێک کە لە شەڕ دەرەچێت ئەوەندەی پێی بکرێت هەوڵەدات لە ماوەیەکی نزیک تووشی هیچ شەڕێک نەبێت ئەبێت زامەکانی خۆی سارێژ بکاتەوە و ئەبێت کێشەکانی ناو وڵات چارەسەر بکات
يعني بۆ نمونە معقول نییە ئەم ساڵ شەڕەکە بوەستێت پاش 6 مانگ بچێت شەڕ بە قەتار بفرۆشێ یا بە سعودیە بفرۆشێت چونکە شەڕێشتر ئەقەومێ يعني هەرمەنتەقیتیانە مەسەلەکە لەبەرەوە من پێم وانە باشە کاک فەرید جەنگی 12 ڕۆژەی مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو وڵاتەکە بریندار بووە ئەبێ زامەکانی خۆی چارەسەر بکات. کاک فەرید جەنگی 12 ڕۆژە 12 ڕۆژ جەنگ بوو ئەوش هەندێک بنکەی کران ئامانج بەڵام وە کۆمجارە نەبوو. ئێران ئەنی پابند دەیزانی لی دەدەن دەیزانی لی ناگەڕێن بەڵام کوێوە جەنگەکە جارێکی تر آخر چۆ ئەمە بەرگەری کردووە خۆشەڕەکە ئەمریکا و ئیسرائیل دەستیان پێ کرد بەڵام خۆ دەزانێت لی ناگەڕێن ینی نابێت ڕێگەیەک بدۆزێتەوە ینی تۆ لە بینی مان و نەمانای ئێسام نەمانی هەڵبژاردووە نەمانە تا کۆتا فیشک بە کوردیەکەیەوەی کە خۆمان دەڵین ئەوەی لە ئێران دەبینین ئەوەیە خۆ تۆ ناتوانای ئەمریکا لە ناوبەری ینی متەهرنیە خۆ دەزانی یەکێکە لە نووسرە دیارە ئێرانیەکان زۆر جار بیرکردنەوەی زۆر استراتیژی هەبووە لەبارەی ئێرانەوە دەڵێ بابزانین بۆ نمونە ئایا ئێران دەتوانێت ئیسرائیل بسترێتەوە نەخێر دەتوانێت ئیسرائیل لە ناوبەرێ نەخێر توانێت وڵاتانی ناوچەکە لە ناوبەرێ نەخێر چیەکە چەند ساروخێکیان تێدەگرێت چەند سەرچاوێکی وزیان لە ناو دەبات دوای مانگێک دوان دەیخەنەوە سەرپێی خۆی بەس ئێران لە بەرامبەراچی لێدێ لە ئێران وێرانە بێ ئایا لی دەگەڕێن ئەوە ئەو وڵاتانامی وێران بکە و ئەویش خەریکی بنیادنانەوەی خۆی بێت بەدڵنیایەوە یعنی ئێرانی پاش شەڕ کە خەریکی چارەسەرکردنی زامەکانی خۆی بێت من پێم وایە نەرمتر ئەبێت بەرەم لە سیاسەتی دەرەوەی و پێداچوونەوەیەکیش بە پەیوەندیەکانی لەگەڵ دەوروبەری خۆی ئەکات باشە بۆ نمونە یەکێک کە نەخۆش کەوت قۆناغێک هەیە لە نێوان چاکبوونەوە و چاکبوونەوەی تەواو یعنی ئەوەیە کە دکتۆر دێتە سەری یعنی لە مردن ڕزگاری بووە بەڵام قۆناغێک هەیە دکتۆر دێت دەرزی لێ ئەدا دەرمانی و ڕەنگە هەندێک ڕاضەی پێ بکات تا چاکە بێتەوە ئێران ئەکەوێت ئەم قۆناغی دووەمە کاک فەرید ئیسرائیل لە بەرامبەر چیە لێ دەگەڕێ ئەو نەخۆشێک کە تۆ ئەم نەخۆشاوا بە نەخۆشی بمێنێتەوە جێ بێڵێ و مەترسیش بێ بۆ سەری لانی کەم دوایە فرسەتی لەمە باشتری بۆ ڕێک دەکەوێت هەندێک دەڵێن بردومانەکانی دوێنی ئێران جۆرێک لە دەستشلکردنی ئیسرائیلی تێدا بووە یانی وتانێ دەبینی لە دوێنێ هەندێک سەرچاویواڵ دەڵێن وەڵا سیستەمە دژە موشکیەکەمان کاری نەکردووە هەڵەیەکی تەکنیکی بووە ساروخەکان توانیویانە بگەنە ئەم دی و ئەم شەو لە بەرگە هەوایە موشکی ئێرانی دەخستە خوارەوە خێرە دوێنێ یان پێرەشۆ بوو موشکەکانی ئێران دەیدا بە ناو ئیسرائیلدا هەنی هەندێک دەڵێن ئیسرائیل خۆی هەوڵێکە بوو لەن قەتەر و میسرەوە بۆ ئاشتی دەڵێن ئیسرائیل دەیەوێت بەربەم هۆڵانە بگرێ فرسەتێکی بۆ هاتوتە بەردەم دوژمنە ئەزەلیەکەی لە ناوبەرێ ئەمە ڕاستە یانیەوە دەرفەتە بۆ ئیسرائیل کە گورزێکی گەورە لە ئێران بدات و یان بەشداریش بووە لەم مەسەلەیە بەڵام ئیسرائیل بۆ هەتای ناتوانێت بەردەوام بێت و ئیسرائیل ڕەنگە زۆر بە زەحمەت شەڕ بە تەنها بیکات من دڵنیام ئەگەر شەڕی سێمیش دەست پێ بکات ئەم جارە ئەمریکا ڕەنگە بەشداریتیان نەکات ئەگەر ئیسرائیل خۆی بە تەنها بێت ئامانجەکەی چییە؟ ئیسرائیل بە تەنها ناتوانێت ئێران بڕوخێنێت یان ڕژەمی ئێران بڕوخێنێت باشە ئەمریکا چی دەسەکەوێت لەمە ئەمریکا ئەبێت ئەتوانێت ئێران لاوازکات و ئەگەر بێوێت بیڕوخێنێت ئەبێت 9 میلیۆن سەرباز یاخود هاوپەیمانیەکی نێودەوڵەتی بۆ گرتنی ئێران دروست بکات و هەردوو چیشی دوو ئەگەری لاوازن یعنی ئێمە بۆچی هەر بیر لەوە ئەەکەینەوە کە ئەو وڵاتانە هەر کاتێ بیانەوێت هێز کۆکەنەوە و پەلاماری ئەدەن چونکە ئێمە نمونەی عێراقمان لە بەرچاوە عێراق کە کوێتی گرت ئەوان هەموو هێزەکانیان هێنایە کوێت و دواتر نزیکەی زیاد لە 15-20 دەوڵات بەشدار بوون لەوە هەرچەند هەندێک بەشداریش ڕەمزی بوو بە 30 سەرباز بەشداریان کردووە تا ئێستا ئەوەی کە هەیە ستارمەر لەبارەی لە دوانەکەی دۆناڵد ترەمپەوە وتی وەرن بەشداری بکەنەوەتانی موشکەکانی ئێران دەگاتە دیگۆ گارسیا لە بنی دنیا بە زمانێکی خۆیان 4000 کیلۆمەتری بڕیوە لە زەریای هەندی ناوێتی بۆ بنکەوە یەکێکە لە بنکە سەربازیە گرنگەکانی ئەمریکا لە نێو ئەو دورگەیەکە لە نێو زەریاکەدا دەڵێ دەگاتە نێو دڵی موشکەکانی دەگاتە نێو دڵی پاریس و لندن و ڕۆما و ینی دەڵێ بە کوردەکەی وەرن بەشداری بکەن ئێوەش بەس سەرگۆزیرانی بەریتانیا ئۆتیەوە دۆناڵد ترەمپ
بە ناوی خۆی قساکە ینی جۆرێک لە تەنز مانیەوەی کە من سەیری محەلیلەکانم کردووە دەڵێن نەمە هەر جۆرێکە لە تەنز پێڵەوە بە ناوی خۆی قساکە ینیمە بەشداری ناکەین تا ئێستاەوەی کە هەیە بەشداریکردنی ڕاستەوخۆ نییە کەشتی جەنگی بەریتانی بەڵێ هاتۆتە نزیک ینی ژێردەریایی بەریتانی ئەتۆمۆشێن باوە بڵین هاتۆتە نزیک کەنارە ئەو کەنداویارە بەڵام هێشتا وەکو ڕاستەوخۆ بەشداریان نەکردووە. ڕاستە هیچ سەرکردەیەکی ئەوروپا ئەو مجازەفەیە ناکات کە وڵاتەکەی تێوە بگلێنێن لە شەڕێکە کە پەیوەندی بەوەوە نییە. ئەمە یەک. دووەمیان هەوپەیمانیەک هەیە بە ناوی هەوپەیمانی ناتۆ. یعنی ئەمانە ئەبێت هەر لەگەڵ ئەمریکا بن ئەمریکا لەسەر حەق بێت یا لەسەر حەق نەبێت هێرشی کرابێتە سەر یا خۆی هێڕژ بکات هەرە بێت لەگەڵی بن چکە هەوپەیمانی وایە و لەگەڵەوەشە بەشداریان تیا نەکرد یعنی یاخیبوونێک لە ئەمریکا هەیە لە ناو ئەوروپا ئەوروپیەکان یعنی ئەوەی ئەوروپای دیبێت ئەزانە ژیانی ئەوروپیەکان خۆشە بە شێوەیەکی سەرەکی یعنی بە بەراورد لەگەڵ ڕۆژهەڵات بەشێکی زۆری کێشەکانی خۆیان چارەسەر کردووە گەیشتونەتە بژانەوەیەکی ئابووری وڵاتەکەیان گەشەی کردووە کێشەی سیاسیان زۆر کەمە بۆ خۆیان توشکەن لە تێوە بگلێنن لە شەڕێکە کە پەیوەندی بەوانەوە نییە لەبەرەوە ترامپ باشە ترامپ ینی ئێستا بەس ئەمریکا ئەندامی ناتۆیە ئەگەر بەکردەوە حسابی کەیت و ئیسرائیل کە ئەندامی ناتۆ نییە ڕۆڵی گەورەتر بووە لە هەموو ئەوروپیەکە باشە کاک فەریدێسا بڕوانینی تۆ کۆتایی جەنگەکە ینی ئەم چەند ڕۆژە لارزی واقعدا چیمان پێ دەڵێت جەنگەکە بەرەو کوێیە من پێم وایە لە ماوەی نظامەکە دەڕوخێ نەخێر ناڕوخێ نەخێر ئەم نظامە مێنێتەوە بەڵێ مانەوە و نەمانەوەی پەیوەندی بە ئێرانەکانەوە هەیە خۆیان ئەتوان بڕیان لەسەر ئەم مەسەلەیە بن واتە ئەمریکا ئیسرائیل ناتوان بیڕوخێن ئەگەر بیان توانایە ئەچوون ئەیان ڕوخاند خۆی شەڕەکە بۆ چییە بۆ ڕوخاندنی ڕژێمە تا ئێستا کە نیان ڕوخاندووە ناتوانن بیڕوخێنن یعنی ئیسرائیل کە ناتوانێت حەزب الله لە ناوبەرێت چۆن ئەتوانێت ئێران لە ناوبەرێت چۆن ئەتوان ڕژێمێکی گەورەی بەتوانای وەکو ئێران و وڵاتێکی گەورەی وەکو ئێران داگیر بکات ناتوانێت ئەو شوێنانە داگیر بکات کە حەزب الله واتە نظامەکە ناڕوخێ بەڕوانینی تۆ باشە کاک فەریدێ و هەنگاوانە بۆ ناگەر جەنگەکە ئەگەر بە کاتیش بێ ئەگەر بەزرا بگەێنرێ خۆ پیشاندانی ناوخۆی دروست نابێت لە ئایندەدا دژبەر نظامەکە ئەمە ئێرانیەکان ئەتوانن بڕیار لەسەر مەسەلەکە بن ئێمە لێرە ناتوانین نە کەس هاندەین نە پشتگیری کەس بکەین ئێمە دراوسەی ئێرانین و ئەو مەسەلەیە ئەم شەڕە ینی بۆ هەموو ناوچەکە خراپە یان بۆ ئێمەش خراپە بۆ ئەوروپاش خراپە و تا ئەندازەیەکی زۆر تقریبا ناڵم هەموو جیهانی گرتوتەوە بەڵام کاریگەری لەسەر هەموو جیهان هەیە سەکی من لە ڕوانگەیەوەیە کەواتە بەڕوانین تۆ ئیسرائیل و ئەمریکا ناتوان نظامەکە بڕوخێنن ئەگەر ئێرانیەکان خۆیان بڕیار نەدەن کە نظامەکە ئەبێ بگۆڕێت ئەگەر ئێرانیەکان لەو ڕژێمە بێزارن بەدڵنیایە وەکو چۆن توانیان ڕژێمی شا بڕوخێنن ئەتوانن بە هەمان شێوە بێڕوخێنن ئەگەر مەسەلەکە ئەوە بێت بەڵام ئەگەر باس لەو شتە بکەین ئەوەی پێڵەن کودەتای عسکەری لە ئێران ڕوونادات ئەم ڕژێمە توانیوەتی دوو سوپا دروستکات ئەرتەشی هەیە لەگەڵ سوپای پاسدارانی هەیە و سوپای پاسداران زۆر گەشەی کردووە ینی لە هەموو ڕوویەکەوە توانیوەتی کۆنتترۆلی مەسەلەکان بکات و ئابووری تایبەتیشی هەیە و لەشکرێکی نظامی و نانیزامی لە ناوخۆیە هەیە کە توانیوێتی ئەم شەڕی ئێستا بەڕێوە بەرێت لەبەرەوە من پێم وایە ڕەنگە ئۆپۆزیسیۆن هەبێت لە ئێران باشە بەڵام ئۆپۆزیسیۆنی ڕسمی نییە ڕەنگە ژێر نهێنی بێت و ڕەنگە جایدینی خەڵقێ باشکرا خۆی ئەعلان کردووە کوڕەکەی ڕەزا شا بە ئاشکرا ینی هەوڵ دەدا کوڕەکەی شا ئەوە نزیکەی 40 ساڵە لە ئەوروپایە ڕۆژێک باسی ئێرانی نەکردووە ئێستا کە مەسەلەکە باس لە ڕوخانی ڕژەم ئەکرێت ئومێدی ئەوەیە کە ئەو ئەمریکیەکان ڕازی بن ئەو بگەڕێتەوە بەڵام کاتی خۆی خەڵک دژی ڕژێمەکە ڕژێمی شا هێنی کرد ینی ڕاپەڕینی کرد و دژایەتی کردو لەبەرەوەم پێم وانە لە ئێرانە خەڵک هەبێت بە کوڕیشا ڕازی بێت یعنی ئەم کوڕی شایش خۆ لە باوکی باشتر نابێت ئەوان باوکیان تاقی کردوەوە ئەزانت چۆنە لەبەرەوە کەسیشی لەگەڵ نییە حەزبیشی نییە
هاوڵاتیەکە لە ئەوروپا ئەژیت و وەکو ئەوروپیەکان بیرەکاتەوە بەڵام بە دڵنیایەوە من پێم وایە هیوادارم پاش شەڕ ئێرانیەکان پێداچوونەوەیەک بە تێڕوانینەکانی خۆیان بکەن یعنی ناکرێت ئێران هەر 5-6 ساڵ جارێک تووشی قەیرانی ئەوها گەورە بێت و کێشەی گەورە هەم بۆ خۆیان بۆ ناوخۆ هەم بۆ ناوچەکە و هەم بۆ جیهان دروست بکرێت ئەبێت ئاگایان لە خەڵک بێت هەندێک لە ئازادیە دیموکراتیەکان لە ئێران زیاد بکەن بە پێکهاتەکانی تر هەندێک ماف بدەن بە پێکهاتەکان من پێم وایە نییە یعنی مەسەلەی لەچک هەڕەشە بێت بۆ سەر ڕژێمی سیاسی ئەمەیان کردوتە کێشەیەکی گەورە هەندێک شت هەیە ئێرانیەکانش ئەبێت پێداچوونەک بە خۆیانە بکەن ئەگەر ئاەتە ڕژەمەکەیان بەردەوام بێت و بێت بە دڵنیایەوە نەرمتر بن و بێت سوپاسی خەڵک بکەن کە لەم ماوەیەدا یارمەتیان داون و چوون بۆ سەربازی و شەڕیان کردووە و زۆریان شەهید بوون و وڵاتەکان لە هەندێک شوێنە شارەکان وێران بوون یان ئەبێتەوە هەمووی لە بەرچاو بگیرێت. سپاس دەکەم زۆر بەڕێز کاکفەری دەستە سەر سیاسەتمەدار سپاس بۆ بەشداریکردنت بۆ خوێندنەوەکانت بەیوایەوەی لاینەدا بەرنامە بکەین و کاتە جەنگەکە وەستا بێت چونکە جەنگ ماڵوێرانیە بۆ هەموو لایەک ئەو کاتە بەشێکیش لەم قسانە دەکەینەوە کە بە پرسیار ئەمڕۆ کە بەڕێزت خستە ڕوو سپاس دەکەم سپاس بەخێرات سەرچاو.